بەخێربێن بۆ ئەمارەتی قاچاق و بازرگانیە قورسە مەترسیدارەکانی سنوور. وەک لە بەشی یەکەمی زنجیرە راپۆرتی قاچاقیە مەترسیدارەکان لە هەرێمی کوردستان ڕامانگەیان. تیوار لەم زنجیرە راپۆرتەدا بە ئامانجی هۆشیاری کۆمەڵایەتی و ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکان بن کۆڵکاریانە و پیشەیانە لە ئاشکراکردنی سنوور و ئەوانەشی لە پشت ئەو بازرگانیە مەترسیدارەوەن بەردەوام دەبێت. لێرەوە ئاشکرای دەکەین کە کام بەرپرس لە سنوورەکانی سلێمانی بەنهێنی لە پشت قاچاقچێتی دۆلارەوەیە بۆ ئێران. قاچاقی و دەرباسکردنی تلیاک و گڵی ئاڵتون و ئایفۆن لە نێوان ئێران و سلێمانیدا چۆن دەکرێت؟ بە راپۆرتێکی ورد نهێنی تایبەت و پڕکۆد و زانیاری بە بەڵگە و دۆکیۆمنت و لۆکەیشن دەیسەلمێنین کە چۆن سنوورەکانی باشووری کوردستان و هاوسنووری کۆماری ئیسلامی ئێران هەڵگیراون و حکوومەتیان تێدا نەماوە و شەوانە سەدان ملیۆن دۆلاری نایاسایی بۆ سێ گەورە بەرپرسی سنوورەکە و حیزب پەیدا دەکەن. راپۆرتێکی نهێنی دەستگایەکی ئەمنی لە سنووری سلێمانی و راپۆرتێکی نهێنی دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق و بە دوواداچوونێکی وردی دەستگای میدیایی تیوار دەیسەلمێنن. چوار گروپی قاچاق و چاودێریکراوی سەر بە بەرپرسێکی ئەمنی سلێمانی لە ناوچەکانی شارباژێر لۆکەیشنی یەک گوندی مێرگان گڵی ئاڵتون قاڵبی ئاڵتون و ئایفۆن هەناردە دەکرێت. لە لۆکەیشنی دوو باکووری ناوچەی شارباژێر گوندی شیوەکەڵ مادە کوحولیەکان هەناردە دەکرێن و مادە هۆشبەرەکانی جۆری کریستاڵ کراک هاوردە دەکرێت. لۆکەیشنی سێ باکووری ڕۆژەڵاتی شارباژێڕی سەخت گوندی بارەی گەورە دۆلاری ئەمریکی و ئایفۆن 12 و 13 هەناردە دەکرێت و لە بەرامبەردا تلیاک و ماریوانە هاوردە دەکرێت. ئەمانە هەمووی بەپێی ڕێکەوتنێکی تایبەت و نهێنی و بە ئاگاداری بەرپرسێکی باڵای ئەمنی سلێمانی و بەرپرسێک لە هێزێکی باڵادەست لە سنوورەکانی ئەو ناوچەیە دەکرێت و قاچاقچیەکانیش لە ژێر چاودێری وردان و لە بناغەدا موچەخۆری هێزێکی ئەمنی سلێمانین بە پلەی موعتەمیت. ڕێکەوتن و بەڕێخستن و ناردنی مادە و دۆلارەکان بە سەرپەرشتی فەرماندەی فەوجی دوی سنووری چوارتە کە سەر بە لیوای سێی سلێمانیە و بە ئاگاداری و هاوبەشی ئامری لیواکە بەڕێوە دەچێت کە ژمارەی ئەو قاچاقچیانەی لەم سنوورە کار دەکەن ژمارەیان 22 کەسە. ئەم هێزە بە ئاگاداری دوو گەورە بەرپرسی حزبی باڵادەست لە سلێمانی کار ئاسانی دەکەن بۆ بە قاچاقبرنی دۆلاری ئەمریکی لە عێراقەوە بۆ ئێران. ئەم بە قاچاقبرنەش بەرامبەر بە وەرگرتنی باج و سەرانەیە بە پێی بڕی دۆلارەکە بە جۆرێک بۆ هەر 10,000 دۆلار واتە دەفتەرێک بڕی 1000 دۆلار لە قاچاقچیەکان وەردەگرن. بۆ ئاڵتونیش لە سەدا 10 بڕەکەی وەردەگرن. بەڵام ئەوەی جێگای سەرسوڕمانە بۆ مادە هۆشبەرەکان ڕێژەی دیاریکراوی نییە بەڵکو بە پێی بارە و بە پێی جۆرەکەیەتی بە جۆرێک بۆ هەر بارێک بڕی 30 دەفتەر دۆلار وەردەگیرێت. لەلایەکی دیکەوە مەفرەزە گومرجە ئامادەکراوەکان بازگەی تایبەت و متمانە پێکراویانەیە و باج و سەرانە لە قاچاقچیەکان وەردەگرن. دەربازبوونی ئۆتۆمبیلەکانیش لە نێو بازگەکان پێویستی بەوەیە کۆدێک لەلایەن شۆفێرەکە بدرێت بە کارمەندی بازگەکە کە یەکێکیان سەر بە دەستگای ئەمنیە و یەکێکیشان سەر بە فەوجی چوارتە یان قەڵاتزێ و بۆ نمونە لەسەری نووسراوە ئیتیفاق 02. دوای ئەوە هەر ئەوەندە بەسە و ئەو ئۆتۆمبیلە بەبێ هیچ پشکنینێک دەگاتە سلێمانی و دواتر ناوچەکانی دەربەنی خان و کفری و ناوچە کێشە لە سەرەکان. ئەوەی گرنگە ئەوەیە کە ئەو هێزانەی سەرپەرشتی ئەم قاچاقیە دەکەن بریتین لە هێزی تایبەتی ئیتیفاق لە ناو دەستگایەکی هەستیاری ئەمنی سلێمانی بازگەکانی دەرەوەی شار فەوجی دوی چوارتا و یەکی قەڵاتزێ هاوکات لیوای یەکی پاسەوانی سنوور ئەمێزانە
لە هەناردەی دۆلاری قاچاق و ئایفۆن و گڵی ئاڵتون و مادە کحولیەکان و حەبی ترامادۆڵ مانگانە سەدان ملیۆن دۆلار بەنهێنی قازانج دەکەن و لە هێنانی مادەوەشبەرەکانی وەک کراک و کریستاڵ و ماریواناش دیسان سەدان ملیۆن دۆلاریان دەست دەکەوێت. لەگەڵەوەشدا دوو بەرپرسی ئەمنی باڵای سلێمانی و هێزی سنووری لیوای سێ و چەند کەسێکی هێزە باڵا دەستەکەی سنووری ئەو ناوچانە سەرپەرشتی تەواوی کردەکان دەکەن. جگە لەو کەسانە و تۆڕەکانیان و قاچاقچیەکان کەسی دیکە ناتوانێت و ناوێرێت لەو سنوورانە هیچ شتێک جوڵە پێ بکات. لە سنووری ناحەی گەرمکی پێنجوێن 13 ڕێگای قاچاقی سەرەکی و لە ناوچەی شارباژێر لە ناوچەکانی بارێ و شیوەکەڵ و مێرگان 8 ڕێگا و لە سنووری قەڵاتزێش 4 خەتی قاچاقی ئەو موادانە هەن. بەکارێنانی نزیکەی 453 کیلۆمەتر ناوچەی سنووری لە ژێر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسنوور بە کۆماری ئیسلامی دژی یاساکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی و تەنانەت ئەمریکا و ئەوروپا و کۆمەڵگای نێودەوڵەتیشە. داهات و پارەکەش نەبۆ حکوومەت و نەبۆ ئیداری ناوچەکە و تەنانەت بۆ خودی حیزبەکەش جگە لە چەند کەسێک ناگەڕێتەوە. لە ساڵی ڕابردوودا بە قاچاقبردن و فەرهودی دۆلار لەم ناوچانەوە بۆ قازانجی ئێران ئەمریکیەکان و وەزارەتی خەزانەی هێندە تووڕە کرد کە نزیک بوو بە تەواوی عێراق بلۆک بکەن و حکوومەتەکەی سوودانیش هەڵبوەشێننەوە. جگەلەوەی هێنانی مادەکانی کراک و کریستاڵ و بردننی ئایفۆن و ترامادۆڵ حکوومەتی عێراق و مخابەراتەکەی هەراسان کردووە. لە راپۆرتی داهاتووی دەستگای میدیایی تیواردا چاوەڕوانی ئاشکراکردنی ئەو سنوور و لایەنانە بکەن کە قاچاقی بە مرۆڤەوە دەکەن.